سڵاوڕێز زۆر بەخێر بێ بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 11 گەیشتمە هەژمێرکردنی هزری بەکاربهێنە بۆ شیکاری هەر یەک لە هاوکێشەکان. پرسیاری 5 27 یەکسانە بە پیتی س کەم سێ، واتە ئایا ئەو پیتە س دەکاتە چ ژمارەیەک؟ ئایا چ ژمارەیەک سێی لێ بڕوا 27 دەمێنێتەوە؟ بێگومان ئەوە زۆر ئاسانە. 27 دەکاتە پیتە کە دەبی بکاتە ژمارە سی. تەواو، ئێستا شیکار کرا، شیکاری ئەو هاوکێشەیەم کرد کە پیتی س دەکاتە ژمارە سی. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ساغی دەکەمەوە، بەڵام داوا نەکرایە ساغی کەمەوە کە ئەگەر تاقیکردنەوە بووی تەنیا دەنووسی پیتی س دەکاتە سی و بەسە، تەواو. بەڵام ئەم لێرە ساغی دەکەمەوە هەروە هەتا بزانین ساغکردنەوەش کووە. لە کاتی ساغکردنەوە هاوکێشەکەی سەرەوە وەکو خۆی دەنووسیەوە لە جیاتی پیتەکە ئەو ژمارەی دادەنەی کە پیتەکە دەکاتە ئەو ژمارەیە. 27 لێرە 27 یەکسانە بە لە جیاتی س سی، لە جیاتی کەم سێ هەروەکو خۆی دەنووسمەوە. پاشان هێمای پرسیار ئایا لای ڕاست دەکاتە لای چەپ؟ لای ڕاست وەکو خۆی دەینمە خوارێ، لای چەپ سی کەم سێ دەکاتە 27، لای ڕاستیش بەخۆی 27 بوو کەواتە ڕاستە. لای ڕاست یەکسانە بە لای چەپ، سی شیکارە بۆ هاوکێشەکە. سی شیکارە بۆ هاوکێشەکە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. ئێستا پرسیاری ژمارە 6 پیتی ه دابەشنەوە دەکاتە سێ. ئایا چ ژمارەک ئەگەر دابەشینەوەی بکەم ئەنجامەکەی سێیە؟ بۆ دیتنەوە و دۆزینەوەی ئەو وەڵامە ئاسانترین ڕێگە دەینی ئەو سێ جارانی نۆی دەکەی دەکاتە 27، واتە ه دەکاتە 27. ئاوا لێرانە بچینە ئەو پرسیاری ژمارە 6 ه دابەشنەوە دەکاتە سێ، ه دەبی بکاتە 27 یەکسانە بە 27. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە لە جیاتی ه 27 دەنووسم، لە لای ڕاست دابەشی دەکەم بەسەر 9 ببورن، دابەشی دەکەم بەسەر 9. هێمای پرسیار دادنێم ئایا دەکاتە لای چەپ کە بەخۆی سێیە یان ناکە. ئەنجامی دابەشکردنی 27 بەسەر 9 لێرە دەنووسم، پاشان ئەو سێی دەینمە خوارێ دەڵێم ڕاستە. ڕاستە لای ڕاست یەکسانە بە لای چەپ کەواتە 27 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. بزانم پرسیاری ژمارە 7 چ بوو؟ پرسیاری ژمارە 7 4 جاران ک یەکسانە بە 60. ئایا چاری جاران و کەڕەتی چ ژمارەک بکەم یەکسان دەبی بە 60؟ ئاسانترین ڕێگە ئەوەیە ئەو 60 بینی دابەشی چاریکەی، کە 60 دابەشی چار کرد 15 دەردەچی، واتە دەبی 15 بی. با بچم بزانم کو. لێرە ک دەبی 15 بی. 4 جاران ک دەکا 60، ک دەبی بکاتە یەکسان بی بە 15. ئەگەر بمەوێ ساغی بکەمەوە چارەکەی وەکو خۆی دەنووسم، جارانی 15 دەکەم. هێمای پرسیار ئایا دەکاتە لای چەپیان نا؟ ئەنجامی لێکدان لە خوارێ دەنووسم 60، بەخۆشی لای چەپ 60 هەیە کەواتە لای ڕاست یەکسانە بە لای چەپ 15 شیکارە. دەگەڕێمەوە لای پرسیارەکان.
گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. لە نێوان سێ ژمارە پێدراوەکە شیکاری هاوکێشەکە بدۆزەوە. واتە هاوکێشەک هەیە، پرسیاری 8 سێ جاران ه پیتی ه یەکسانە بە 39. ئایا ئەو پیتەها چ ژمارەکە؟ ئایا 11 یان 12 یان 13؟ بێگومان زۆر ئاسانە 13 چونکە کە سێی جارانی 13 بکەم 39 دەردەچی، لەولایەش 39ە، بەڵام ئەگەر سێی جارانی 11 بکەم 33 دەردەچی، 33ش ناکاتە 39. لێرانە سێ ه یەکسانە بە 39. سێ یەکەم جار 11 کەی دەینم و ساغی دەکەمەوە بزانم لە جیاتی ه ئەگەر 11 دانێم ئایا دەکاتە 39؟ ئەنجامی لێکدانەکەی لە خوارێ دەنووسم. سێ جاران 11 دەکا 33، 33 ناکاتە 39. هەڵەیە 33 ناکاتە 39. لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ. 11 شیکار نییە، 11 شیکار نییە. ئەو جارێ بزانم 12 شیکارە یان نا، دیسان هەمان هاوکێشە لە جیاتی ه ئەو جارەی 12 دادەنێم. سێ جاران 12 دەپرسم ئایا دەکاتە 39 یان نا، ئەنجامی لێکدانی سێ جاران 12 دەکاتە 36، 36ش ناکاتە 39 کەواتە 12ش هەڵەیە. لای ڕاست یەکسان نەبوو، بە لای چەپ 12 شیکار نییە. ئەو جارەی ئەگەر 13 دانێم بزانم کووە. سێ جاران 13 ئایا دەکاتە 39؟ ئەنجامی لێکدانی سێ و 13 دەکاتە 39. بەڵێ لەولایەش لە لای چەپ بەخۆی 39ە، واتە 13 شیکارە، 39 یەکسانە بە 39، لای ڕاست یەکسانە بە لای چەپ، 13 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. پرسیاری 8ش تەواو بوو. با بچمەوە لای پرسیارەکانی دیکە بزانم پرسیاری 9 ڕاهێنانی 9 یان پرسیاری 9 هاوکێشە 17 کەم پیتی س یەکسانە بە 12. ئایا 5 یان 6 یان 7 شیکارە؟ بێگومان یەکسەر دەبینی خوێندکاری ژیر کە 12 کەم 5 دەکاتە 17 کەم 5 دەکاتە 12، لەولایەش 12 کەواتە تەنیا 5 شیکارە، 6 و 7 شیکار نییە. لێرە 17 کەم پیتی س دەکاتە 12. یەکەم جار پێنجەکەی دادەنێم، دەڵێم لە جیاتی س 17 کەم 5 ئایا دەکاتە 12؟ ئەنجامی لێدەرکردنەکە جیاوازیەکە لێرە دەنووسم 12. لە لای چەپیشم هەر 12 هەیە کەواتە ڕاستە. لای ڕاست یەکسانە بە لای چەپ، 5 شیکارە. بێگومان ئەگەر 5 شیکار بوو واتە 6 و 7 شیکار نییە، چونکە تەنیا یەک شیکار هەیە. هەمیشە نا، بەڵام لەو دەرسانێک کە دەیخێنین ئێستا لەو وانانە یەک شیکار هەیە. پاشان دەینە لای جۆرە چیتکە لە هاوکێشە. ئەو جارەی ئەوەی ڕاستی بێ پێویست ناکە 6 و 7ەکەی دانێم، بەڵام هەر بۆ ئەوەی بزانین کە لە جیاتی 6 دادەنێم دەکاتە چەند. 17 کەم 3 دەکات 12، 17 کەم 6 لە خوارێ جیاوازیەکەی دەنووسم دەکاتە 11، 11ش ناکاتە 12 هەڵەیە کەوابوو لای ڕاست یەکسان نییە بەلای چەپ و 6 شیکار نییە. ژمارە 7 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر تا بەخۆی ساغ بکاتەوە کە 7 شیکار نییە. بە هەمان شێوە بگەڕێمەوە لای پرسیارەکان،
بزانم گەیشتمە کام پرسیار گەیشتمە پرسیاری ژمارە 10 48 کۆ پیتی س یەکسانە بە 57 واتە 48 کۆ بکەمەوە لەگەڵ چ دەبتە 57 ئایا لەگەڵ 8 یان لەگەڵ 9 یان لەگەڵ 10 با بچم بزانم لەگەڵ چ 48 لەگەڵ کۆ پیتی س دەبی بکاتە 57 لێرانە یەکەم جار هەشتەکەی تاقی دەکەمەوە دەڵێم ئەگەر 48 کۆی هەشتم کرد لە خوارێ لێرە سەرجەمەکەی دەنووسم 48 لەگەڵ 8 دەکا 56 چونکە 8 و 8 دەکا 16 و 4 و 1 5 پرسیار دەکەم ئایا دەکاتە 57 نەیکردە 57 56 وەکو 57 یەکسان نییە کەواتە هەڵەیە 8 هەڵەیە لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ 8 شیکار نییە ئەو جارەی دەچم نۆی دەنووسم لە جیاتی س دەنووسم 9 دەپرسم هێمای پرسیار ئایا لای ڕاست دەکاتە لای چەپ بەڵێ 48 و 9 دەکاتە 57 لە لای چەپیش بە خۆم 57م هەبوو کەواتە ڕاستە لای ڕاست کردیە لای چەپ لای ڕاست یەکسانە بە لای چەپ 9 شیکارە ئێستا پێی ناوێ ژمارە 10 بە خۆم شیکار بکەم دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر لە جیاتی نۆیەکەی دەیدانێ و بزانە ئایا شیکارە یان نا گەیشتمە کامە پرسیار گەیشتمە پرسیاری ژمارە 11 پرسیاری 11 سێ یەکسانە بە 54 دا بەش پیتی ک ئایا ک 16ەیە یان 17ەیە یان 18ەیە بزانم کامەیە لەوانە سێ دەکاتە 54 دا بەش پیتی ک یەکەم جار 16ەکەی دادەنێم پرسیار لە خۆم دەکەم ئایا کە 54م دابەشی 16ی کرد دەکاتە سێ یان ناکاتە سێ بێگومان کردیە 3 و 375 واتە سێ فاریزە یان کۆما یان بزانە چی پێ دەڵێن ناکاتە سێ وەکو سێی تەواوی ئێرە تۆزێک زیاترە لە سێ نابی هەڵەیە دەبی بکاتە وەک یەک بن کەوابوو نەبوو لای ڕاست یەکسان نەبوو بە لای چەپ 16 شیکار نەبوو 16 نەبوو با بزانم 17 شیکارە کە 17 کە 56شم دابەشی 17 کرد ئەویش کردیە 3 و 176 سێ ژمارەی تەواو 176 واتە ناکاتە سێ هەڵەیە لای ڕاست یەکسان نییە واتە 17 شیکار نییە ئەوجە بێم بزانم 18 شیکارە کە 56شم دابەشی 18 کرد تەواو کردیە سێی تەواو لێرەش بە خۆم سێم هەبوو ڕاستە لای ڕاست یەکسانە بەلای چەپ 18 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە وابزانم لێرە دێمە کۆتایی ئەوانەیە ئەو پرسیارانەی ماینە هەڵیان دەگرم بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی